لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 13. ئایا جنۆکەکان دەبن بە هۆکاری نەخۆشی؟ ماهیەتی جنۆکەکان بە جۆرێکە دەتوانن بچنە ناو مادە و پێیدا تێپەڕ ببن. ڕوون و ئاشکرایە هۆکاری ئەوەی کە ڕاستەوخۆ ناتوانین بڵێین جنۆکە ئەمەیە بریتیە لە سیفەتەکانی شەفافی و نەبیندران و کاریگەری و توانای تێپەڕبوونی خێرا بە ناو شتاندا. ئەگەر تیشکی سینی بەو پەڕی ئاسانی و بەجەستەی مرۆڤدا تێبپەڕێت و هەندێک تیشک و شەپۆلی دیاریکرا و مادە بتوێننەوە و شێوەکەی بگۆڕن، ئیدی بۆچی ناکرێت جنۆکەکان کە زۆر لەم تیشکانە نیانتر و شەفافترن بچنە ناو جەستەی مرۆڤ و کاری تێبکەن؟ بەڵێ، جنۆکەکان دەتوانن کار لە پێکاتەی جەستەیی مرۆڤ بکەن و چەندین زیانی پێ بگەێن و دەست لە دەمار و خاڵە سەرەکیەکانی مێشک وەربدەن. تیشکی لێزەر هەتا ساڵی 60ەکان بریتی بوو لە چەکی خەیاڵی ڕۆمانە زانستی خەیاڵیەکان، بەڵام دوای دۆزرانەوەی لەلایەن تا ئەواتمانەوە پەرەی پێدرا و هەنووکە لە کۆمپیوتەرەوە هەتا ئاڵوگۆڕی هەواڵ و لە پیشەسازی چەکی ناوەچیەوە هەتا لێکۆڵینەوە پۆلیسیەکان و تەنانەت هەتا زانستی پزیشکیش بەکاردەهێنرێت. بۆ نمونە، دەتوانرێت بەهۆی تیشکی لێزەرەوە پەنجەمۆر لە جێگای تاوانێکی 40 ساڵ پێش ئێستا دەستنیشان بکرێت و شتانێک ببیندێت کە هیچ ئامێرێکی تر نایبینێت. لەمەش گرنگتر، دەتوانێت بە نێوسوڕی خوێنماندا بڕوات و بەکاردێت بۆ پاککردنەوە و کردنەوەی شوێنە گیراوەکان. هەروەها لە نەشتەرگەری چاودا بەکاردەهێنرێت. لەلایەکی ترەوە دەبینین بڕێکی کەم لە ئۆکسجین بە نێو مولولەکانماندا تێدەپەڕن و خوێنمان پاک دەکەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێت شەیتان بەو جێگایەدا دەگەڕێت کە خوێنی مرۆڤ پێیدا هاتوچۆ دەکات، وەک ئەوەی ببێت بە خڕۆکەی سوور یان سپی، کەواتە ئەوەی کە پێڕی جنۆکەکان و لە پێشهەمویانەوە شەیتان لە مرۆڤ نزیک ببنەوە و زیانی مادی و معنەوی پێ بگەێنن شتێکی گونجاوە. پشت بەخوا لە بەشی داهاتوودا باسی شێوازەکانی نزیکبوونەوەی شەیتان و زیانەکانی و چۆنیەتی خۆپاراستن دەکەین. شەیتان و جنۆکەکان ڕاستەوخۆ دەتوانن ببن بە هۆکاری نەخۆشی مادی و جەستەییش. مادەم دەتوانن سواری خڕۆکە سوورەکانمان ببن و بەناو خوێنمان داهاتوچۆ بکەن، کەواتە ئەم گریمانەیە هەموو کاتێک کراوەیە. با نە ئێمە زیادەڕەوی لەم بابەتەدا بکەین و نە پزیشکەکانی ژڕەتی ڕاستیەکی لەم جۆرە بدەنەوە. بۆ نمونە، ئەگەر یەکێک بڵێت لەوانەیە هۆکاری یاخیبوون و سەرپێچی خانەکان لە ڕووداوی شێرپەنجەدا ئەمڕۆ حەچەپەڵانە بن، گەر ئێمە یەکسەر لە وەڵامدا بڵین نەخێر شتی وانییە، بێگومان لەم حاڵەتەدا بڕیارێکی پێشینەمان داوە. لەوانەیە هەر بەڕاستی وابێت. جا بۆهێ دەبێت هەمیشە بازنەی بیر و بۆچوونەکان بەکراوەیی جێبهێڵین. معقوڵترین پێناسە کە هەتا ئەمڕۆ بۆ شێرپەنجە کراوە ئەوەیە کە بریتیە لە یاخیبوون و سەرپێچی خانەکان. سەرپێچی بچووکترین پێکاتەکانی جەستەمان، واتە سەرپێچیکردن لە ڕێسا و یاسای سروشتی جەستە و تێکدانی چالاکی گەشەکردنی سروشتی خانەکان. شێرپەنجە دەکرێت لە ئەندامەکانی ناوەوە و دەرەوەی جەستە ڕوو بدات. هیواشیان هەیە کە بە شێوەیەکی خێرا تەشەنە دەکات. ئەوەی کە جنۆکەکان لە ناوچەی شێرپەنجەدا نیشتەجێ ببن و لە شێوەی چالاکێکی ڕێکخرا و داهانی سەر هەڵدان و یاخیبوونی خانەکان بدەن، هەمیشە گریمانێکی کراوەیە. هەروەک جنۆکەکان بوونەوەری نەبینراون. شێرپەنجەش زۆر جار لە سەرەتاوە دەرناکەوێت و درەنگانێک هەستی پێدەکرێت و ئەو کات زۆربەی چارەسەرەکانیش بێسوود دەبن. قبولکردنی کاریگەری جنۆکەکان لە نەخۆشی فێ و پەرکەمدا بە هەمان شێوەی شێرپەنجەیە. پێدەچێت بۆچوونێکی معقول بێت. کێ دەزانێت؟ لەوانەیە جنۆکەکان ڕێگر بن لە بەردەم کارکردنی ئاسایی هەندێک لە ڕژێنەکانی ناومێشک و نەهێڵن فەرمانبەریەکانیان جێبەجێ بکەن. هەروەها دەکرێت ڕۆحەچەپەڵەکان مێشکی مرۆڤ بشێوێن و کار لە کۆئەندامی دەماری بکەن و لە دیاردەی شێتبووندا کاریگەریان هەبێت. گەرچی پزیشکەکان هەموو جۆرەکانی شیزۆفرینیا دەجێڕنەوە بۆ مادە و هەندێکیشیان بە بۆماوەیی لە قەڵەم دەدەن، بەڵام دەگونجێت جنۆکەکان بچنە نێو دەمارەکان و هاوسەنجی کەسەکە تێک بدەن و زیان بە کۆئەندامی دەماری بگەێنن. هەر بۆیە لەم حاڵەتانەدا هەندێک جار نەخۆشەکە ئاسایی و سروشتیە و
هەندێک جاری تر نۆبەتی نائاسایی و شێتی بۆ دێت با کەس بە هەڵە لێمان تێنەگات. ئێمە نامانەوێت بڵین پەرکەم و شیزۆفینیا بە حەتمی بەرهەمی جنۆکەکانە، بەڵام دەڵێین لەوانەیە، چونکە ئەم جۆرە نەخۆشیانە زۆر جار بە دوعای کەسێکی پاک و باش چاک دەبنەوە. یەکێک لە هاوڕێیان ڕۆژێکیان پێیوتم کە پیرەژنێک داوای دوعای خێری کردووە. سەبارەت بەم پیرەژنە پزیشکەکان وتبوویان شێرپەنجە بە هەموو گیانیدا تەشەنەی کردووە، هەفتەیەک دەژی یان ناژی. بیبەن با دوایین ڕۆژەکانی ژیانی لە ماڵەکەیدا بەسەر ببات. ئەو پیرەژنە هەژارە گومانێکی باشی زۆری بە من هەبوو. تکای لەو هاوڕێیە کردبوو وتبووی با دوعام بۆ بکات شیفام بۆ بێت. ئێستا لە بیرم نییە چۆن دوعام بۆ ئەو پیرەژنە بێتاوانە کرد. دوای 6 مانگ لە هاوڕێکەمم پرسی ئەو پیرەژنە چی بەسەر هات؟ وتی دەژی. پاشان 2 ساڵ بەسەر ڕووداوەکەدا تێپەڕی و دیسان لێم پرسی چی بوو؟ لە وەڵام داوتی چوو بۆ حەج و ئێستا نەوەکانی بەخێو دەکات. جارێکی تر نەخۆشێکیان هێنا پەرکەمی هەبوو. هەمیشە نۆبەتی فێی بۆ دەهات و زۆر پەرێشان و بێحاڵ بوو. مامۆستایەکی بەڕێز هەندێک ئاەتی قورئانی بەسەردا خوێندەوە. کابرا هەستا و ڕۆیشت بەڕێی خۆیەوە. هەرگیز ناکرێت ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیان بە مادە و چالاکیەکانی دێک بدەینەوە. لەوانەیە دەرمان و چارەسەری پێ بدرێت و ئەمەش کاریگەری باشی خۆی هەبێت. بەڵام بێگومان دەکرێت دوعا و قورئانیش ببن بە هۆکاری شیفا. با نمونەیەکی دیکەتان بۆ بجێرمەوە. پورم وەک شێتی لێهات و دەستی بدایەتە هەر شتێک دەیدڕاند و دەیسووتاند. تەنها بە زنجیر و بەسنەوە بەسەریدا زاڵ دەبووین. لە چوارەم قاتی نەخۆشخانەوە خۆی هەڵدایە خوارەوە هیچی لێ نەهات. مێردەکەی چوو بۆ لای مامۆستایەک هەندێک نووسراوی لەسەر پارچە خەزێک هێنا و لە ژوورەکەدا داینە. پاشماوەیەک پورم وتی بۆچی بەم زنجیرە منتان بەستوەتەوە؟ زۆرمان بەلاوە سەیر بوو. پورم چاک بوویەوە. نمونە و ڕووداوی هێندە زۆر و زەبەندە هەن کە زانستی پزیشکی و پزیشکان دەستەوەستانن لە تەفسیرکردنیدا. بە جۆرێک نزیکەیی ڕۆژانە شایەت حاڵیان گوێبیستیان دەبین. لە کۆتاییدا دەمەوێت بەسەرهاتی کەسێکتان بۆ بجێرمەوە کە لە دەمی خۆیەوە بیستومە. ئەم پیاوە هەژارە 7 منداڵی لەسەر یەک لە 17هەم ڕۆژی لەدایک بوونیاندا دەمردن. لە کۆتاییدا مامۆستایەکی دەست بە دەستمێژ و دەم بە دوعا شتێکی بۆ نووسی و ئیدی سوپاس بۆ خوا لە 8مەوە منداڵەکانیان دەژی. هەروەک چۆن ئێستا ئەوروپا و رووسیا دەستیان کردووە بە بەکارهێنانی هێزە نەبینراوەکان لە کاروبارەکانی وەک ئاڵوگۆڕکردنی هەواڵ و زانیاریدا، ئەگەر زۆرە ڕۆژێکیش بێتە پێش کە دوعا و چارەسەرەکانی هاوشێوەی لەو نەخۆشیانەدا بەکاربهێنن کە جنۆکەکان هۆکاریانن. تەنانەت لەوانەیە هێندە لە ناو خەڵکدا بڵاو ببێتەوە و قبول بکرێت کە لە زانکۆکاندا بەشێکی دیاریکراوی بۆدا بنرێت و بخوێنرێت. تەنانەت لەم ڕۆژگارەدا هەندێک پزیشکن کە تەڵقین و چارەسەر بەخە و هیپنۆتیراپی لە چاککردنەوەی برینی گەدەدا بەکاردەهێنن. هەروەها مۆسیقا لە چارەسەرکردنی هەندێک نەخۆشی و بەرزکردنەوەی ورەی نەخۆشدا بەکاردەهێنرێت. هەموو ئەمانە بوونی ڕۆح دەردەخەن و دەیسەلمێنن کەمانە لە چارەسەرکردندا چەند گرنگە، کەواتە ئینکاریکردنی بوونی ڕۆحە چەپەڵە خاوەن شعورەکان و ئەو جنۆکانەی کە دەبن بە هۆکاری نەخۆشیەکان چ مانایەکی هەیە؟